خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامی پامی ڕۆژی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی زۆر گرنگەکەین کە پەیوەندی بە ژیانەوە هەیە بەڕاستی. ئەویش بریتە لە ئاو، سامانی ئاو، دەستگرتن بە ئاوەوە. لەوانەیە هەریەکێک لە ئێمە لە ماڵەکەی خۆی کاتێک ئاو بە فیڕۆئەدا زۆر بیری لێ نەکاتەوە یا زۆر لای گرنگ نەبێت، بڵێ جاخۆ بەم تۆزە ئاوە یا بم بەردرگاشتنە یا بم سیارشتنە یا چوزانم بم چیە خۆ منی ئاو چی لێدێ لە کوردستانە. بەڵام وان نییە، یعنی تۆ گەر کویکیتەوە هەر ئەم بەیانی ئێستاکە ئێمە قساکەین دوای نیو سەعاتی تر کە بە تەواوەتی خەڵک هەڵ ئەسێ لە خەو بزانە بەردرگاکان، کۆڵانەکان، کوچەکان لە شار و شارشکان چەند ئافرەت ئێستا لە دەرەوەی و سۆندەی بەدەستەوە بەردرگاهاشوە، لە چەند شوێن ئاو بە خەسارە درێ. بەڕاستی ئەمانە هەموو بابەتێکن کە ئێمە ئەبێ هەڵوەستەی لەسەر بکەین، چونکە سامانی ئاو ئەگەر بێت و ئاوی سەر زەوی یان ژێر زەوی کەم بێتەوە یان کە ئێستا کەم بۆتەوە، داهاتووی خۆشمان و نەوەکانیشمان ئەخەینە مەترسیەوە. لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دیاریعەلی پسپۆڕی سەرچاوە ئاویەکان قسە و باسەکەین، بزانین تا چەند دەست پێوەگرتن و بە فێڕۆنەدانی سامانی ئاو گرنگە و ئەگەر ئێمە ئەمەنەکەین تووشی چێبین. دکتۆر گیان بەخێر بێت. بەخێر بێخوا. دکتۆر بەڕاست زۆر جار لێر و لەوێ بیستین دەست بگرن بە کارەباوە، دەست بگرن بە ئاو بە فێڕۆمەدەن، کارەبازیا بە کارماهێنن. یعنی ئەم شتانە کە ئەوترێ بەگوێی خەڵکە گرنگێکی لە چییە یا مەترسی چی هەیە؟ بۆ نمونە ئەگەر ئێمە بەتایبەت ئەمڕۆ ئێمە لەسەر بابەتی ئاو قساکەین، ئەگەر دەست نەگرین بەم نیعمەتی خۆی پەروەردگار پێی بەخشێوین. سپاس بە بابەتەکەتان. بە دڵنیایی ئەم بابەتێکی گرنگە و پێویستە ڕۆژانە ئەمە هەوڵاتیان هوشار بکرێتەوە لە ڕێ ئەم بەرنامانەوە و لە ڕێی سۆشیال میدیاوە. ئەمە چی هەموو لایەکە، هەرچی میدیاکارە، هەرچی مامۆستای ئاینیە، ئەلچی حکوومەتە، ئەلچی لایەنە پەیوەندیدارەکانە ویان فەرمانگە پەیوەندیدارەکانە. ئێمە خۆمان نەزانین ئاو نعمەتێکە و کە ناکرێ ئەمە ئەزانین هەمومان کە ئاو ژیانە، چۆن خوای گەورە فەرمێ وەجعلنا من الماء كل شيء حي. بەڵام بەداخەوە ئەگەر سیری بکەین ئێمە وەکو هاوڵاتی هەرچەندە تۆزێ هوشیاری هاوڵاتی فەرقی کردووە لەگەڵ 10 ساڵ لەمەوە پێش ویان لەگەڵ 20 ساڵ لەمەوە پێش، بەڵام پێویستە ئێمە ئەو نعمەتەی کە خوا پێبەخشیوین و ئەشبینین ئەم چەند ساڵەکە بە تایبەتی ئەم ساڵ کە باران کەم بوو و کێشەی وشکە ساڵیمان هەیە ویان کەم ئاویمان هەیە و بە تەواوەتی دیارە بە بەنداوەکانمانەوە، بە ئاوی ژێرزەویمانەوە، بە ڕووبارەکانمانەوە، بە کانیاوەکانمانەوە کەواتە بمانەوە نەمانێت ئاو کەمی کردووە بە تایبەتی ئەم ساڵ. و ترس لەوە هەیە کە ئێمە ساڵێک وشکە ساڵیە بێ لە ڕووی هایدرۆلۆجیەوە، ترس لەوە هەیە هەر یەک ئەم ساڵ نەبێت، لەوانەیە خۆی ئاتن وشکە ساڵی هایدرۆلۆجی لەوانەیە ساڵێ بەردەوام بێیان دوان یان ئۆپەری 3 ساڵ. کێشەکەی ئێمە لەوایە خوا نەخواست ئەگەر ساڵی ئایندەش بەم شێوازە بێت، کەواتە ئەوەی کە هەمانە ئەم خەزینەی کە ئێستا هەمانە خۆی کەمە لە خۆیان، ئەگەر خوا نەخواست ساڵێکی کەش بۆکو ئەم ساڵ بێت بەڕاستی قەیرانەکە گەورەترە بێت. کەواتە پێویستە ئێمە تەواو ینی گۆڕانکاری کەشوها و ناوچەکە هەمووی کە تووشی ئەم گرفتە بووە، ئێمە وەکو تاک چی بکەین ویان لایەن پێدانەکان چی بکە، کەواتە هەر یەکێک لە تاکێک پێویستە ئەو ئاوی کە بۆی دێت دەستی پێوە بگرێت. ئەی ناکرێت من بیرێکم هەیە بە مڵکی خۆمی بزانم بڵێم مادەم بیری خۆم و لە ماڵەکەمایە بە ئارەزوی خۆم سیارەی پێشۆم تەنچەکەم تەوافەی نییە، ئەیخەمە سەر باخەکەم و دوای سەعاتێم و ئاو لەبەری ڕۆشتووە. ئەمانە بەڕاستی هەم تاوانە و هەم بەڕاستی زیادە ڕەویە لەسەر ئەو سامانە گشتەی کە هەمانە. ئێمە گەر سەیری ئەو ئەوانە بکەین، ئێمە وەکو تاکێکی کوردستان کە بە پێی ئەو ئامەرانی کە فەرمانگەی ئاو پێمان دەدەن تاکێک ڕۆژانە لەوە چێت 200 بۆ 250 لیتر ئاوی بەر بکەوێت، کە ئەمە لە ڕووی ستاندەرە کەمەتێکی زۆر باشە. لەبەرەوە ئێمە ئەگەر خۆمان ڕابێنین لەسەر ئەو بڕی کە هەمانە چۆن ئەم بڕان لە ماڵەکانمانە بەسەربەرین یان بەکاربێنین. ئێمە زین لە ناو ماڵەکانمانە ئەم ئەوانە بۆ 4 بەشی سەرێکی دابەشە بن. بەشە سەرێکی زۆریەکی کە لە 127 ئەو ئەوانی کە بمانێت لەو 250 لیتر ئەڕوا بۆ خۆشتن، 118 ئەڕوا بۆ توالێت، 115 ئەڕوا بۆ مەسەلەن جلشتن و غەسالی جلشتن، 116 لە ناو مەتبەخەکانمانە ئەگەرێکی غەسالی قاپشتنی نەبێوان غەسالی قاپشتن ویان هەج قاپێک هەج میوەشتنەوەیەکە شتێک.
کەواتە بەم ئەم بڕانە ئێمە ئەبێ بزانین چۆن لەم بڕانە کەم بکەینەوە. ناکرێم بڵێم وڵا ئاو بەکار نایەنم خۆم ناشۆم جل ناشۆم یان حوشە ناشۆم ناکری ئەمە بەڕاستی ئەمە کۆمەلگایەکین ئەمە تۆ زێستەمە بڵین وازنە شتانە بینین و هەموو کۆمەلگایەکیش بەڕاستی هەر ئاو بەکارە هێنێت تۆ بۆ ڕۆژی 200 بۆ 250 لتر ئاوت بۆ دێت بەکاری هێنی. بەڵام بۆ نمونە ماڵی وا هەیە لەوە چە دوو پارچە جل بخاتە غەسالەکەیەوە کە ئەم غەسالەیە لەگەڵ دایکیرسان بەلایانی کەمەوە 50 بۆ 60 لیتر ئاو سەرفەکە ئێقی چەکە تۆ با دوو ڕۆژ جارێک یان سێ ڕۆژ جارێ غەسالەکەت بەکاربێنیوە با کۆ ببنەوە یەک جار ویان قاپشتنەکەت ناکرێت 4 پارچە قاپ بخەیتە غەسالێکی قاپشتنەوە دایگرسێنی. هەروەها خۆشتنمان ناکرێ من بچمە حەمام چکە هەموو دقەیەک خۆشتن چەند لتر ئاوێک سەرفەکەی باشە تۆ خۆ دەشۆی بەس هەم ئەو شاوەی کە تۆ بەری ئەیتەوە بیگرێتەوە کاتێک کە تۆ بۆ نمونە کەفەکەی بە سەرتاوەیان بەلەشتا دەجاتیەوەی چارێکە لە حەمامی با 5 دقە لە حەمامی بەمە کە بە کۆی گشتی کە سەیرەکەیت لەوە ئەچێت بەلایانی کەمەوە ئێمە 50 بۆ 60 لیتر بۆ 70 لیتر لە هەموو ماڵێکە بگەڕێنینەوە بۆ هەمومان. چۆن ئێماڵین لە کارە باڵین هەموو ماڵێگەر گوڵۆ پێ بکژێنێتەوە لەوە چێ ماڵی ڕووناک بێتەوە ئەمەش بە هەمان شێوازە. کەواتە پێویستە هەرێکێک لە تاکێکی ئێمە بەم بیرکردنەوەی بیرکردەوە یان کابراچێت دەستنوێژە شوات باشە دەستنوێژە شوا بوو ئەم ئاوە بە بەردەوامی بەربدرێتەوە یان ڕێژە ئەرتاشێ بە بەردەوامی ئەم ئاوە بەربدرێتەوە یان تەنچەکەی تەوافەی تیانێنی تااقەتی نییە تەوافەیەک بە 3000 یان بە 5000 بیکڕێبی بیبەستە لە تەنچەکەی ئاو دێتەوە بەسەریا ئەڕات جوی پێ نییە لەبەرەوەی بەڕاستی لە وڵاتی ئێمە ئاو بەهای کەمە یعنی لە هەموو وڵاتێکە و هەچەنە لێرە ئەوە پێڕەوە کرێ بەڵام نازانم بۆ تەنفیز ناکرێت سەیرەکەین مەترێ ئاو بە مەترە لای ئێمە نەخێر مادەم ئەڵێ بڕەکەی کەمەوەیان هەوڵاتی نایدا ئەنی ئەو فاتورەی کە بۆی دێتەوە خۆ ناچێ بیدات لەبەرەوە گوێی پێ نییە ئاو ئەڕوات بە فیڕۆچێت سیارەی پێ بشوات لەسەر حەدیقەکەی بڕوات گوێی پێ نییە کەواتە ئەبێ هەچەنە یاسای ئاو هەیە بەڵام بەڕاستی جێبەجێکردنەکەی تا ئێستا ئەستەم بووە کە چۆن هەوڵاتی سزا بین ویان تەکنیکی تازایی نەیەکێک لە منی پرسی باشە ئێمە چی بکەین ینی خەڵک تەنچی لە سەربان تەوافەی نییە بەنیە ئەیخۆ ئەم کابراایە کە بەگەڕەکە کارڕۆخەوە هەموو ماڵە ناچێت لە دەرگا باو لە سەربان بگەڕێ بزانێت چە تەوافی هەیە چە تەوافی نییە بەس تەکنیکی تازە هەیە ئەکرێ فرمانگەی ئاو بۆ نمونە ئەم گەڕەکە بۆ نمونە ئەو ڕۆژەی ئەو سەعاتی کە ئاو دابش ئەکرێ بە درۆنێن چاودێری ئەو گەڕەکە بکرێت زۆر بە ئاسانی تۆ توانێت ماڵانە تهدیدکەی کە بۆ نمونە تەنچەکانیان لە سەربان تەوافی نییە غەرامی کە ینی بەڕاستی ئێمە هەموو کۆمەلگای حتا کۆمەلگای ئەوروپی کۆمەلگای ئەمریکی بە غەرامە ڕێکبوونێتەوە ڕاست ناکرێ من هاوڵاتیەکەم دەست بە ئاوە بگرم تۆش جەنابێت خوانە خواست دەست بە ئاوە نەگریت یەک معاملەمان لەگەڵا بکرێت کەواتە ئەگەر سەیری بکەین لە ئەدەبیاتە و لەو کتێبانە کە هەیە 50 ڕێگە هەیە بۆ ئەوەی ئێمە دەست بە ئاوەکانەوە بگرین کە هەندێکی تایبەتە بە ناو ماڵەوە و هەندێکیشی بە دەورەوەی ماڵەکانمان بەڵام بەداخەوە کەمێکمان هەیە کە ئەوە پێڕۆ بکەین و جێبەجێ بکەین لەبەرەوە ئێمە هیوادارم تاشی کورد بە تایبەتی کە ئەبینی ینی من زۆر خەفە دەخۆم ئەگەر سەیری فەرمانگەی ئاو بکەین ئەم ئاوە طبعاً بە تایبەتی شاری سلێمانی ئێمە شاری سلێمانی لە دوکانەوە 65 کیلۆمەتر دوورە معمەلێکی تەصفیە هەیە لە دوکان ئەم ئاوە دووری 65 کیلۆمەتر بە بەرزی جیاوازی بەرزی 400 متر ئەمە لە زۆر کەم شوێن هەیە چکە تۆ 400 متر بەرزی ئەمە چەنی ترومپە ئاوێتە ئەم ئاواگاتە تۆ کەواتە بە خۆڕایی ناگاتە دەست تۆ ئەم ئاوە و بەڕێوەبەری بەنداوەکان ئەڵێ ئێمە بەنداوەکەمان ملیارێک و 600 میلیۆن متر سەجە ئاویتایە کە لە مێژووی 30 ساڵی بەنداوی دوکان ئەوە نەبووە کە ئەو گەڕەکانی ئاو دێتەوە سەیرەکەی زۆر بە بێباکانە ئاو دەڕوات خەڵک بەردەرگا شوا سیارە دەشوات باشە تۆ بیرە لەوە بکەرەوە ئێگە ڕۆژە ڕۆژان ئەم ئاوە نەبوو بە 10 ڕۆژ وەکو چۆن شاری چەمچەماڵ بە 10 ڕۆژ بە 15 ڕۆژ جارێت و ئاو بەرئەکەوێ ئامادەیە ئەو هاوڵاتیە کە ئاو لە تەنچەکەیان نەما بچێت تەنکەری ئاو بە 25000 بە 30000 بکڕێت بەڵام ئامادە نییە دەست بوو بڕ ئاوە بگرێت کە هەیەی زۆر هەڵسەکان چێ بوو بوونی بەنداوەکە لە رێمی کوردستاندا وەکو پێویست بەنداومان هەیە لە کاتێکدا ئەگەر بۆ نەبارانێک کەمیشبارە ئەگەر بوونی بەنداوی زۆر هەبێ ئەگەر چووکیش بن بۆ خۆی کاریگەری ئەبێ لەسەر گلدانەوەی ئاو تا ڕادێکی باش ئێمە گەرەوە بابەتێک بوو باسمان لە دەست بەگا ئاوەگرتن کرد بتێو نەتێ کوردستان حوزێکی ئاویە
بارانێکی باش تیابارێت و حسابی ئەم ساڵ مەکە بەڵام بە تێکڕای هەموو کوردستان بەلایانی کەمەوە ئەگەر ئەم مەساحەیە سێریکەین نزیکی 400 میلیمتر بۆ هەموو کوردستان باران دەبارێت. یعنی هەر لە بارانەوە لەوە چێ 25 ملیار مەتر سێجا ئامان بۆ بێت لەمە ئەگەر 140شی بێ بە هەڵم بوون یعنی لەوە چێت تۆ 10 ملیار 12 ملیار ئاوت بۆ بێ لە بارە بەس لە بارانەوە بێجگە لەو ڕووبارانی کە لە دەرەوە بۆمانێن و ڕووبارەکانمانیان کانی و کارێزەکانی کامانە. باش ئەگەر ئەم بڕێ ئێمە بتوانین بەنداوی پێویست دروست بکەین و گلی بینەوە لەوە چێ بەشمان بکە هەم بۆ کەش و هەواکە خۆشە یان ئێستا ئەگەر ئەمە بۆ نمونە ئەگەر بەنداوی دەربەنیخان دوکان نەبووایە چیمان بەسەر هات وانە بە ئاوە کەشکەم بێت خۆ هەر بڕێک گلە دەینەوە. لەبەرەوە من هەمیشە نمونەیەکە هێنمەوە لە ئێمە لە عێراق بە تایبەتی یعنی ئەگەر من هەندێک ڕقمتان بۆ بخوێنمەوە یعنی سەیری ئەو وڵاتانی دراوسێمان بکەن ئێمە لە ڕووی داهاتی ئاوەوە و تا ئێستاش دووهەم وڵاتین لە چاو تورکیا و لە چاو ئێران و لە چاو سعودیە و ئەردەن و کوێت و ئەمانە زۆرمان هەیە ئەمە نەمان هەیە بەڵێ داهات بەڵام چۆنێتی بەکارهێنانی ویان بەڕێوەبردنەکەی یعنی سەیریکەین وڵاتێکی وەکو تورکیا 582 بەنداوی هەیە وڵاتێکی وەکو ئێران 83 بەنداوی هەیە سووریا 78 بەنداوی هەیە هی تەمان گەورە بچووک هەموو عێراق نزیک 80 بەنداوی هەیە هی گەورە ئەڵێم هێمە ئێستا ئەم ڕقەمانەکە ئێمە وتمان دووەم وڵاتیشین لە چاو ئەمانە دوای تورکیا ئەوەش بڕی بەنداوەکەمانە هەرچەنە حکومەتی عێراق تازە چۆتە مێشتیەوە ئەڵێ من بەنداو بۆ دروست بکەم کە باران نەبارێت و پڕ نەبێت ئەڵێن لە کوردستان دروستیکەن ئەڵێ لە کوردستانیش دروستی ناکەین لەوانەیە بیکەن بە کارتێکی فشار لەسەر ئێمە. یعنی من لە وەرکشۆپێک لە بەغا بەشدار بووم کە قسەم لەگەڵاکردن ئەمە وچە نەزەریانە یعنی ئەڵێ ئێمە بەڕاستی بەو ئاڕاستی هەچەنە کە دائانیشن ئەڵێ ئەمە بەنداوە دروستەکەین و تەبەنی بەنداوەکەین بەڵام لە ڕاستیدا وانە. ئەنجا من نمونەیەکی تر بۆت بێنمەوە کە وڵایەتێکە لە ئەمریکا ناوی ئۆریگۆنە لەگەڵ عێراقا مقارنەی بکەین مەساحەی عێراق تەبەن 430,000 کیلۆمەتر دووجایە ئۆریگۆن 255,000 یعنی ئەگەر سەیری بکەین ئەوە وتمان ئێمە 18 بەنداوە لە وڵایەتی ئەمریکا 1100 بەنداویان هەیە سەیریکە یعنی نیوەی عێراق 1100 بەنداوی تایە ئێمە 18 بەنداومان هەیە کەواتە ئێمە ئەبێ بکرێت حتا لە دانیشتنەکان لەگەڵ حکومەتی عێراقی ئەبێ ئێمە حکومەتی عێراقی تێبگەینین کە کوردستان حوزێکی ئاویە ئەکرێ بەنداوی تیا بکرێ ئەگەر بچووکیش بێت چونکە ئەگەر سەیری بکەین ئەگەر بڕۆینە سەر شاری کفری خۆ بەنداوێکی باوەشاسەوەریان دروست کرۆ زۆر کەمە 10 میلیۆن مەتر سێجا ئاوەگرێت بەڵام سەیریکە تۆزێک کەشەکەی گۆڕیوە خەڵکێک دڵی پێی خۆشە و کوسەیرانگایەکی لێ هاتووە لەبەرەوە هەموو قەتر ئاوێک گلدانەوەی دڵخۆشکەرە ئەگەر کەمیش بێت بەڵام بەداخەوە ئەم پلانە جێبەجێ نەکراوە لە کوردستانی ئێمە پێویستمان بە بەنداوی مامناوەند و گەورەیە بە بەنداوی بچووک ئێمە کێشەکانمان چارەسەر نابێت یعنی ئەگەر سەیری بکەین بەلایانی کەمەوە کە باس ئەەکەین بەنداوێک ئەبێ ملیارە مەتر سێجا ئاوی تیابێت بۆ ئەوەی هیچ نەبێت ئێمە بتوانین ئاوی باش دابین بکەین بۆ شاریان بۆ شارۆچکەیەک بەڵام بەنداوی بچووک بڵین 10 میلیۆن مەتر سێجایان 20 میلیۆن مەتر سێجا 30 میلیۆن سێجا ئەمە کێشە ئاوەکانمان هەڵ ناکە بەڵام بە هەر هەبوونی هەر زۆر باشە بەڵام ئەو شوێنانەی پێویستن تا ئێستا بەداخەوە بەنداوی پێویستی لەبەرا دروست نەکراوە نمونەشمان زەی گەورە کە کاتێک بۆ زەی گەورە داهاتی 14 میلیۆن مەتر سێجا ئاو بووە ئێستا بەلایانی کەمەوە ئەگەر 7 میلیۆن مەتر سێجاش بێت ئەگەر 5 میلیۆن مەتر سێجاش بێت یەک بەنداوی لەسەر نییە کە هەرچەنە بەتەمان بەنداوی لەسەر دروست بکەن بە حساب کە ملیارن بەس ئەو بڕە ئاوە بۆ ئەو بەنداوە بچووکە کە بەداخەوە ئەمە لە بیرخستنەوەی بەنداوی بەخمە بوو کە بەڕای من دروست ناکرێت یان هەر لای خۆمان سەیری بکەین باسە ڕەمان هەیە کە زۆر دەمێک کە دیزاینەکەی تەواو بۆ بەس جێبەجێکردنەکەی ماوە باشە بەنداوی باسەڕە ئەگەر دروست بکرێت بۆ ئەو ناوچێ چەند سوودی ئەبێ بە تایبەتی بۆ خواری خۆی بۆ سەنگا و بۆ چەمچەماڵ لەبەرەوە ئێمە سەیرەکەین بەداخەوە دیزاینەکان هەمووی هەیە شوێنەکان هەمووی بڵین دیاری کراوە بەڵام جێبەجێ نەکراوە باش کاک دکتۆر شتەکە تەزامونیە لە بینی دەسەڵات یا حکوومەت لە هەموو وڵاتێک لەگەڵ هاوڵاتی ئەتوانین بڵین لە هەرێمی کوردستان زیاتر کەم تەرخەمێکە کە لەسەر شانی چێ دەسەڵات کە ئەم هەموو پارەیە لە ڕابردووە هەبووە ئەگەر ئێستا پێمان ئەڵێن نییە کە ئەوانەی لەو بوارەیە شارەزان ئەڵەن وانە
هەیە و بەڵام بە دەرەدرێ بەڵام خۆساڵانی پێشوو پارێکی زۆرە بوو لە هەرێمی کوردستان با عراق دروستی نەکاوی جەنابتە فەرمووی ئەوان ترسیانێ لەوە نیە جاجا لێرە بەشە لە سیاسەکانی ماڵە بە ئەوەکان لێ بگرینەوە ینی ئەم شتە ڕاستە لای ئەوان بەڵام ئێمە دەسەڵات و حکوومەتەکەمان کەمتەر خەم بۆ لەبەرەوەی پۆند و بەنداوی زۆرمان نییە یان لەگەڵەوەی ئەوەشمان نییە هاوڵاتێکیشمان هەر کەمتر خەمە مەسەلەی دروستکردنی بەندا و زۆر پەیوەندی نییە بە هاوڵاتیەوە هەرچەند ئێستا من هەندێک نمونەت بۆ باسەکەم بەڵام ئەگەر سەیری بکەین لە ساڵی 2012 کۆمپانیایکی ئیتالی هەڵ ماستەرپلانیشی دانا بۆ هەموو بەنداوەکان نزیشی کە بەحساب حکوومەتی هەرێمی کوردستان نزیشی 200 بەنداوە دروست بکاهی بچووک و مامناوەند بەڵام تر 2014 بەسەرا هات ئایا کەمتەر خەمێکە تەمان حتمەن بەشێکی گەڕێتەوە بۆ حکومەت کە کەمتر خەم بووە لە جێبەجێکردنی ئەوانە یعنی ئێستا باسی باسەڕەم بۆ کردی زۆر دەمێکە حکومەتی عراق دیزاینەکەی بۆ کردن بەس جێبەجێکردنەکەی ماوە بۆ دروست ناکرێت بەنداوی خێوەتە بە هەمان شێواز یعنی هەتا ئێمە خوێندکاریشی دکتۆرامان ئیش پێکرد لەسەر خێوەتە کە شوێنەکەی بگوازینەوە وا بکا کە 500 میلیۆن مەتر سەرجا بگرێت کە سەر چوژین بۆ زارتی بڵێن سەرچاو ئاوەکانی خۆمان و کشت و کاڵ پێمانتون ئەمە هەیە ئەم دیزاینە هەیە ئێمە دراسێکی ئەم موقعمان کردووە خوێندکاریشی دکتۆرامان ئیش پێ کردووە دۆرن جێبەجێ بکەن جێبەجێ ناکرێت مەسەلەی هاوڵاتی وەکو باسم کرد پەیوەندێکی کەمی هەیە بە هاوڵاتیەوە بەڵام لێک حاڵەتە ئەگەر سەیری بکەین هەندێک شوێن من چکۆم بەسەر هاتووە بۆ نمونە تۆ پۆندێ دروست بکەی بۆ لادەیەک ئەبن بە دوو بەشەوە بەشێگەڵێ ئەمە ئەرزی منە ناوێت لێرا دروست بکرێت بەشێگەڵێ نەخێرەبێ لێرا دروست بکرێت چۆن ڕێگەکەی ئەحماوە چی سەیرەکەی مەنجموعە ماڵەن هێشتا لەسەر جادەکە هەل نیان نەبردووە لەبەرەوە هەندێک جار هاوڵاتیش ڕێگرە یعنی ئەگەر سەیریکەین بەشێ لە دروست نەکردنی بەنداوی بەخمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو هاوڵاتیانی کە لەوێن یان بۆ ئەو گوندنشینانی ئەوێن کە ئەڵێ ئێمە گوندەکانمان کەیبا و باپیرانمان ئەوێ بەژێراوە هەندێک جار ئەو ڕێگریە هەیە بەڵام ڕێگریەکی زۆر ڕێژەیەکی کەمە بەو شێوازەش نییە کە ئێمە هاوڵاتیەکانمان ئەو پاوەڕە بە قووەتی هەبێت کە نەکرێت نەتوانێت بەنداوێکی گەورە پرسیارەکەم لەسەر هاوڵاتی زیاتر پەیوەندی نەبوو بە بەنداوە پەیوەندی بوو بڕائاوە بوو کە ئەگاتە دەستی و بەفیڕۆیەیە ئایا لەمەیە هۆشیاری تاکی ئێمە بەڕاستی پێویستی بۆ نێ زیاتر هۆشیار بێت بە دڵنیاییەوە ئێمە بەڕاستی دکتۆریانی قیرشتن و چیمەنتۆشتن و سیارشتن و بە ئارەزی خۆت ئەو بەفیڕۆدان وەڵی دکتۆر بەڕاستی ئەو زۆر بەفیڕۆدرێت لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە وەکو لە داتاکانمان ئەوانەی حکوومەتی ئەو بڵین فەرمانگەی هەڵێ لە 170 بەفیڕۆچێت من هەمیشە بە خوێندکارەکانم ئەو نمونەیە هێن وەڵێم بڕۆن لە هاوینیشە بڕۆن لە سەتی سینەما سەیری ئاوی چەقچەق بکەن بزانن ئێستا چی پیاڕوا لەوە چه هەرێژیشی پیانەڕوا بچنە تانجەرۆ ئێوە ئاوە چییە ئەو ئاوی دوکانەیە تۆ لێ بەفیڕۆڵڕوا بەڵام ئێمە ناکرێ بڵین وەکو باسم کرد لە سەرەتای بەرنامەکە دەکری ئاو بەکاربێنین بەڵام بەداخەوە هاوڵاتی ئێمە ئەو هوشیاری نییە یعنی لەوە چێک گاڵتەش بە تۆ بکا کە بڵێ ئەو ئەوە بەفیڕۆمەڕە لەو شەڕیش لەگەڵا بکە بەڵام ئەمە ئەرکێککە نابێ وازی لێ بێنین یعنی ئێمە ئەرچێکە ئەمە جنگیەوێ ئەمە خەباتیەوێت چۆن ئەڵێ خەباتێکی ژینگەیی ئەوێت هەمیشە ئەوەی میدیاکار و میدیاکانمان کە ئێستا کاتێک بوو ئێمە بە دەر تەلەڤیزۆنێکەوە دانیشتین یەک قەنات بوو ئێستا ئەم هەموو کەناڵە جوانەمان هەیە بە دڵنیایەوە ئێستا تاکی کورد هوشیاری فەرقی کردووە ئەگەر بمانێەوە نەمانوێت بەڵام ئەرکەکە بەردەوامە ناکرێ ئێمە بۆ نمونە ئەمە من داواکارم لە میدیاکاران و لە تیڤەکانمان کە ئەم ساڵ کەمی ئاوا ئەم بابەتە ئەوروژێنین چەندین مەسەن بۆ نمونە من چەندین تەلەڤیزۆن تەلەفۆنم بۆکەنیان چەندین پسپۆری تر ئەبینم لەسەر ئەم بابەتە قساکەن لەگەڵ ساڵێکی تر بارانباری کێشەکە نەما بیرمانەچێتەوە کەواتە ئەمە بە بەردەوامی شەر نییە کە من بارانباری و ئاوم زۆر هەبوو دیسان دەستی لێ بەرم بڵێم جاقی چەکە خۆ من هەموو ڕۆژێ ئاوم هێدەبا بیخەمە سەر جادو بەڕۆی بە بەرنامەیەکی وا بکەم لە خەڵک پێمانەڵ ئەو هەموو ئاوە زۆرە هێست بە فیرۆدانی چی لەبەرەوە وات کە بێڵ ماوسەکە پڕ بووم هەڵام کەواتە تۆ مەسلەی بەفیڕۆدانی ئاو ناکرێت پەیوەندی بۆ نییە کە بارانەباریان باران نەبارێت قەیچەکە من و ئاوی کە هەمە بەڵام لە هەمووی گرنگتر ئێمە ئەگەر بینەوە بەباز لەوە بکەینە باشە ئێمە ئاو لە ماڵەکانمانەکە وەکو ئەو نیسبەتانەمان باسی کرد چەندی ڕا بۆ حەمام و چەندی ڕا لە هەمووی گرنگتر ئەوەیە حکوومەت لە شتێک خاص زۆر کەم تەرخەم بووە کە ئەویش مەسەلەی ڕیسایکڵینی ئاو ئەو وڵاتانە ئەگەر سەیری بکەیت مەسەلەی ڕیسایکڵین بە تایبەتی ئێستا ئەمە وەکو جاران نەماوە سەری ئەپارتمانتی گەورەمان هەیە ئەم هەموو شوقەیە کرێت ئەم هەموو عیمارەیەمان هەیە زۆر ئاسانە ڕیسایکڵینی ئاو بۆ ئەمانە
کاتێک بوو ئەیان و نەخێر ئەمە چووکە سلێمانی زۆر فراوانە یان شارەکانمان زۆر فراوانە چۆن ئەمە بکەین چۆن ئەم کۆمپانیایەکی ڕیسایکلی ئاو دروست بکەین لەبەرەوە پێویستە حکوومەت بیری جدی لەوە بکاتەوە چونکە من هەمیشە ئەڵێم لە هەموو جارێ ئەمە دووبارە ئەکەمەوە ئەگەر بێت و ئاوەکانمان ڕیسایکل نەکەینەوە لە داهاتووی چەند ساڵی داهاتووە لە 10 ساڵ 20 ساڵی ترە ئاوە سەرزەویەکانمان هەمووی پیسە بێت هیچی بە کەڵکی خواردنەوە نامێنێت ئێمە ئەم هەموو ئاوەمان هەیە و بیکەینەوێت لەبەرەوە ئەمە ئەرچێکە دیسانەوە بابینەوە سەر مامۆستایانی ئاینی هیوادارم مامۆستایانی ئاینی و بە تایبەتی لەم وەرزانە و لەم کاتانە کە ئاو کەمە لە هەموو وتارێکی ئاینیانە لە ڕۆژانی هەینی ئەو خەڵکە بەبیر بێننەوە کە حتا حەدیسەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کە لەسەر ئاو بەفیڕۆدان کە هەیە بخوێنرێتەوە بۆیان و وشیاریان بکەنەوە چکە بەڕاستی دۆرێکی گرنگە بینن مامۆستایانی خەڵکی گویان لێگرێت خەڵکی گویان لێگرێت زائیدەن بابین مزگەوتەکان ئێمە چەند مزگەوتێکی گەورەمان هەیە بۆ نمونە لە ڕۆژانی هەینیان لە ڕۆژانی ترا لە سێ کاتی جیاوازە کە خەڵک بەخەبەرە نوێژی تیا ئەکات وەنیە بێجگە لە بەیانی کەواتە تۆ ئەمانە کە خەڵکە چێ بۆ نوێشکردن دەست نوێژ ئەگرێ ئاوێکی زۆری ئەوێت وەنیە ئەچێتە توالێت دەست نوێژ ئەگرێت سەیری مزگەوتەکانمان کە زۆر لە شوێنەکان ئاو هەر بەلوعەکان بەردراوەتەوە ئەخر ناکرێت تۆ من ئیمانم بە حەدیسێکی پێغەمبەر بێوان بە ئاەتێکی قورئان بێت و بچم نوێژ بکەم و عیبادەت بکەم خۆشم ئالەوێ بۆ شێوازە ئاو بەکاربێنم ئەمە زۆر گرنگە ئێ باشە چی بکەین ئەکرێت لەو مزگەوتە گەورانەشە ریسایکلینگی بچووک بکرێتەوە هیچ نەبێ دەوروبەری مزگەوتەکەی پێ سەوزکەین وەنیە هیچ نەبێ بتوانین بەکاری بینینەوە بۆ توالێت ئەمە لەوێن ئێمە ئاوێکی زۆرمان گلدایەوە بۆ چی ویان گەڕانەوە بۆ داهاتی ئاوەکانمان لەبەرەوە ئەمانەشتی زۆر ئاسانن دەکرێت بکرێت بەڵام بەداخەوە کاتێوەڵا زۆر بە کورتی باس لە مەترسی ئەوە کرد کە خۆانە خواستە ساڵی ئایندا گەر بەم چەشنە بێت لەوانەیە زۆر زۆر مەترسی بە مەترسیەکان خۆی لە چیە بینێتەوە ینی تا چەند گرنگە ئێستا ئامادەکاری بکرێ بۆی کە خەڵکی ڕابێت هەر خەڵکی ئەم حکوومەتیش بۆ ئەوی خۆانە خواستەگە مەترسێکی وە ڕووی لە نێمی کوردستان کرد یەکەم مەترسی لەسەر کشت و کاڵمانە بێت بەڕاستی کشت و کاڵەکانمان ئیتر لەوە چێت بەپێی پێویست نەبێت کە جوتیارانمان زەرێکی زۆرەکەن هەروەها بۆ مەسلەی دابینکردنی ئاوی خواردنەوە کە ئەویش ئاستەکەی زۆر دابۆزە لەوە چێت تۆ لە ئەگەر 3 ڕۆژ جارێ ئاوت بەربکەوێت لەوە چێ بە 2 ڕۆژ جارێ ئاوت بەربکەوێت مەسلەی سامانی ماسیمان مەسلەی گەشت و گوزارمان مەسلەی کەش و هەوامان لەوە چ ئەو زەویانی کە هەمانە ئەگەر ساڵی 2 ساڵ ئێمە نەیچێنین لەوە چێ وردەوردە بەرەو ئەوە بڕوا کە هەڵکەندێت و بە پیتیەکەی نەمێنێت ئەمانە هەمووی مەترسین کە بەداخەوە هیوادارین خوار ڕەحمان پێ بکە ساڵی ئایندا بیریشمان نەچێت چێلەوانەی کە ئەو بە فێڕۆدن سیستمی زراعت و کشت و کاڵ ئێمە برا جوتیارەکانمان بۆ شێوازە تەقلیدی کە جۆگەیەک یەک دنیا ئاوە خەنە سەر بۆ دارەکان ئەوش ئاهەیەکی زۆر بە فێڕۆچێت زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دیاری علی پسپۆڕی سەرچاوەکان سپاس بووی لەم تەوری لەگەڵ